حەوت ساڵ بەسەر دامەزراندنی کەناڵی ئاسمانی کەرکووکدا تێپەڕی. ئەم کەناڵە دیاری سەرۆک مامجەلال بوو بۆ کەرکووک و کەرکووچەکان تاکو دەنگ و ڕەنگیان بگەێنێتە جیهان. سەرۆک مامجەلال بە پێویستی زانی هەنگاوی ئەمە بچێتە پێشەوە دەنگ و ڕەنجی کەرکووک و هەموو پێکاتەکان لە کەرکووکا قەتیس نەمینێ بەڵکو بگاتە کوردستان و بگاتە هەموو جیهان. بۆیە 7 ساڵ پێش ئێستا بڕیاریدا کە ئەو کەناڵە ناوخۆیی بکاتە کەناڵێکی فەزایی و سیاسەتێکی ڕاستوڕەوا و ڕاستەقینەی بۆ داڕێژێ، سیاسەتێک کە تعبیر لە هەموو پێکاتەکان بکە و مەبدەئی ئاشتی و تەبایی و چەپکە گوڵەکە بێ و تەلەڤیزیۆنێکی پڕ بە هاوقیم بێ دوورکەوێتەوە لە شتی نەشیاو. بۆیە بینین لەو ساوە تا ئێستا ئەم تەلەڤیزیۆنی کەرکووکە دەنگ و ڕەنجی هەموو پێکاتەکانی تایە. وێڕای گۆڕانکاری و قەیران و بارودۆخە جیاجیەکانی پارێزگاکە کەناڵی ئاسمانی کەرکووک بێدابڕان بە هەر 4 زمانە جیاوازەکەی کەرکووک پەخش دەکات و لە هەوڵی پاراستنی ئاشتی و برایەتی پێکاتەکانە. ڕاستیە و کەناڵە زۆر گرنگی بوو، گرنگە ینی بۆ خەڵکی کەرکووک بۆ کوردستان بە عێراقشان بۆ لەبەرەوە بە 4 زمان دامزراوە و خۆش دیاری بەرێزمان و خۆشەویستمان خوا ئافریکە و انشاءالله شۆنی بەهەشتە مامجەلال بوو دیاری بوو بۆ خەڵکی کەرکووک بە تایبەت بە 4 زمان پەخشەکە کوردی و عربی و تورکمانی و سریانی. منش خۆشحاڵم لێرە ئیشم کرد، منش بەنەتەوەی تورکمانم بەڵام بێژەری عربیم. زۆر زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەو کەسانە ئیشەکەم بەڕاستی هەمویان ئەلێرە فرق جیاوازی نەیکردیان لەگەڵ من و لەگەڵ نەتەوەکانیشتر. ئەو دیاری کە بەڕێز مامجەلال بەخشی بە کەرکووک و کەرکووکیەکان ئێمە لەم کەناڵەیە بێ جیاوازی بە عەرەب و تورکمان و کورد و تورکمانی کارمان کردووە. ئێمە برادرانی مەسیحیمان لەگەڵایە فێری زمانی کوردی بوونا، برادرانی کوردیمان لەگەڵایە فێری زمانی مەسیحی بوونا. ئەو پەیامی کە هەڤاڵ مامجەلال داینابوو بۆ کەرکووک کەرکووکیەکان و بزات بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک، ئێمە ئەو پەیامەمان گەیاندووە هەتا ئێستا بە دانیشتوانی شاری کەرکووک. بەمەبەستی پتەوترکردنی پەیوەندی نێوان پێکاتەکان 7 ساڵ لەمەوبەر سەرۆک مامجەلال کەناڵێکی ئاسمانی بە ناوی کەرکووک و پەخشکردنی بە 4 زمانەوە کردە دیاری بۆ دانیشتوانی کەرکووک. ئێستاش دوای هەموو قەیران و کێشەکانی پارێزگاکە بەردەوامە لە کارکردن. کەڕۆن محەممەد کوردستان نیوز، کەرکووک.